دەم باش بینەرانی هێژای ئاربار تێبێ لە هەر شوێنێکەوە لە بەرنامەکانمان دەڕوانن ڕێز و حورمەتی ئێمەتان پێشکەش. جارێکی دیکە لە بەرنامەی خۆمانەدا هاتینەوە خزمەتتان هەتا هاوڕێ لەگەڵ میوانێکی ئازیزی دیکە مژارێکی نوێتان پێشکەش بکەین. تکایە بەر لەوەی بچینە ناو ناوەڕۆکی باسەکەمان ئابوونەی کاناڵی ئاربار تێڤێ لە یوتیوبن تا لە دەرکەوتنی بەرنامە نوێەکانمان ئاگادار ببنەوە. مژاری ئەم جارەمان هۆکارەکانی هێرشی حکوومەتی ئێران بۆ سەر باشووری کوردستانە. بۆ ئەم باسەش میوانێکی خۆشەویستمان لەگەڵا، ئەویش کاکاوسی عەزیزی. کاکاوس گیان بەخێر بێن و زۆر سپاس لەوەی داوەتی ئێمەتان قبول کرد. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ سڵاوم هەیە بۆ بینەرانی بەڕێزی کاناڵەکەتان. زۆر سپاس. بینەرانی هێژا، هەروەکو ئاگادارن ئەمڕۆ ئەو دۆخەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت شەڕی ئیسرائیل و ئەمریکا بە دژی ئێران لە ئارادایە بۆتە سەرتۆپکی هەواڵ و شرۆڤەی میدیاکانی جیهان. ئێستێش هەروەک ئاگادارن ئاگربەستێک لە ئارادایە، بەڵام ئاگربەستێکی لەرزۆک و ناڕوون. ئەو وڵاتانی کە پێشتر بە جۆرێک بەشێک لە شەڕەکە نەبوون، بەڵام ئێران بە زۆر پەلکێشی ناو گرژیەکانی کردبوو، بەتایبەت وڵاتانی کەندا و عەرەبستان و زۆر شوێنی دیکە و هەروەها هەرێمی کوردستان. زۆربەی ئەوانە ئەمڕۆ ئەبینین بە ئاگربەستەکەەوە، تەنانەت تا ڕادێک لوبنانیش ڕووی ئارامی بەخۆیانەوە دەبینن، بەڵام ئەوەی کە جێگومانە هێرشەکان بۆ سەر باشووری کوردستان لەلایەن دەسەڵاتی ئێرانەوە بە درۆن و بە موشک و ئامرازی دیکە مخابن هەروە لە ئارادایە. ئەمە ژوای کردووە ئاخۆم هەرێمی کوردستان لەکوێی ئەم گرژی و شەڕ و ئاڵۆزیانەدایە. ئەوە لە حاڵێکدایە کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت بەرپرسە سەرەکیەکانیان بەردەوام ئەوە دووپات ئەکەنەوە کە هەرێمی کوردستان وە کورد بەشێک نییە لەم شەڕە، بەڵام سەرەڕای ئەوەی ئێمە ئەوەی بینین کە هێرشی ئەم دوایانەی هێزەکانی دەسەڵاتداری بەگشتی یا ڕاستەوخۆ حکوومەتی ئێران بۆ سەر باشووری کوردستان چەند شەهید و برینداری لێکەوتەوە کە زۆربیان چالاکوانی سیاسی یا بە جۆرێک پەنابەر بوون لە باشووری کوردستان و هەم خەم و پەژارە هەم تووڕەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانی بەگشتی لێکەوتەوە. ئێستێ پرسیارەوەیە کاکاوزگیان بەڕای جەنابەت، مەبەستی بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان لەوە چییە کە بەردەوام دووپاتی یەکەنەوە کە ئەوان بەشێک نین لەو شەڕە؟ بە باوڕی ئێوە مەبەستی ئەوان چییە؟ واتە ئەو هاوارەی کە ئەوانەی کەن یا و ڕاگەیاندن و بەیاننامەی کە ئەوان بڵاویەکەنەوە کە بەشێک نین لەو شەڕە، ئایا ئەتوانێت ئەوان بپارێزێ یا کۆماری ئیسلامی پێ قەناعەت دەکرێت کە ئەوان دەست لە هێرش بۆ سەرە و بەشەی نیشتمان هەڵبگرن؟ تکایە. بەڵێ، لە حەقیقەتدا ئەگەر هەر ئەو حساب بکەین بەرپرسان و سەرانی کورد لە هەرێمی کوردستان نەشیڵێن و ڕاشی نەگەێنن کە ئێمە بەشێک نین لەو شەڕە، هەم کۆماری ئیسلامی و هەم دنیا دەزانێت کە کورد بەشێک نییە لەو شەڕە، چون ئەو شەڕە نە شەڕی کوردە، تەنانەت بە کوردی ڕۆژهەڵاتیشەوە شەڕی کورد نییە، ئەوە شەڕێکی ئەو ڕۆژ نییە، شەڕێکە نێزیک بە نیو سەدەیە لە شەڕی سارد لە بینی دوو دەوڵەتی ئێران و ئەمریکا و هەدەفی ئێران زۆرتر ئیسرائیلە و ئەوەی شەڕیشی دەست پێ کردووە هەر ئەوانە و شەڕەکەش
باگراوندێکیش نزیک بە 50 ساڵی هەیە شەڕەکەی ئەوە شەڕی کورد نییە بۆیە ئەوەی کە ئێستا کورد بەردەوام دەڵێمە بەشێک لەو شەڕەنی دایانەوە خۆیان بپارێزن لە شەڕەکە چونکی پێم وانە تەیارەیەک لە باشووری کوردستانەوە هەستا بێ چۆ بێ تاران یا شارێکی دیکەی ئێرانی بۆمباران کرد بێ و پێم وانە موشک یا ساڕوخێک لە باشووری کوردستانەوە چۆ بێ لە خاکی ئێران کەوت بێ ئەوە ئێرانیش ئەوەی دەزانێت بەڵام ئەوەی کە دێتە دژمن یا بڵێن جمهوری ئیسلامی کورد دەکاتە ئامانج زۆر ئامانجی کردی زۆر بەرینن ئامانجەکان یا بڵێن هۆکارەکان زۆر یەکیان ئەوەیە کە کورد بۆ ئەوان فەرق ناکە پرسی کورد لە ناوچەدا لە هەر کام لەو بەشانەی کوردستان بێ بۆ کوماری ئیسلامی بۆ باقی داگیرکەران فەرق ناکە ئەوە هۆکاری سەرایکیە پاشان کۆماری ئیسلامی دەگەڕێ بزانێ کام هەڵقەی ناوچە لاوازە کە ئەوە کوردستان لەباری ئیمکاناتی نظامی موقعیەتی جۆغرافیایی موقعیەتی سیاسیەوە نقطەی لاوازە تازەش نییە هەر ئەو شەڕەش نییە پێش چەند ساڵ بازرگان و تجاری سیویلی کورد کرانە ئامانج بە ماڵ و منداڵەوە هەر شتێک بووە تەنانەت ئەو وەختی شەڕێکیش لە ئارادا نەبوو هێرشێکیش لە ئارادا نەبوو لە چەندین قۆناغی جیاوازدا باشووری کوردستان کەوتوتە بەر هێرش کورد کەوتوتە بەر هێرشی موشکی پاشان شتێکی تر هەیە کە ئەگەر ئەوڕۆ دەبینین لەسەر لوبنان دەوڵەتان دێنە جواب کە دەبێت ئاگربەست لەوێش بگرێتەوە لە باشووری کوردستان کە باشوور ناوچەیەکی فدرال یا بڵێن ئۆتۆنۆمە لە ناو دەوڵەتێک بە ناوی دەوڵەتی عێراق خودی دەوڵەتەکە ناڕازی نییە لە وەزعە ئەترازی نییە یعنی دەوڵەتی عێراق کە لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکاندا نوێنەری هەیە هەتا ئێستا بەش بە حاڵی خۆم لەم بیستووە کە نوێنەری عێراق لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان بڵێ باشە عێراق بەشێک نییە لە شار باشووری کوردستانیش بەشێکە لەو عێراقا بەشێک نییە لە شار بۆچی ئێران بۆ گیری داوە بە باشووری کوردستان ئەوە هۆکارێکێکە دز و خانەقەی بوونەتە یەک بەڵێ ئەوە هۆکارەکان زۆر بەڵام دەڵێم ئامانجی ڕێژیم ئەوەیە کە لەگەڵ ئەوەی کە ناتوانێت زەبر بە شوێنی تر بگەێنێ بە شێوەیە دەیەوێت لە پێشتا کورد چون کورد بووان هەمیشە هەدەفە حتا ئەگەر دەستیش بۆ چەک نەبا دەستیش بۆ مخالفەت نەبا کورد هەر بووان هەدەفە هەدەفی جمهوری ئیسلامی ئەوەیە کە لە پێشتا باشووری کوردستان دەکاتە ئامانجی هێرشەکانی بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەتان بە تایبەتەوەی باستان کرد دەوڵەتی مەرکەزی عێراق بە جۆرێک کە ئەمە ئیدعاکە باشووری کوردستانیش کە نەگەی داعایەوە ئەوە شتێکی فەرمیە بەشێکە لە عێراق بەڵام سەرەڕای ئەوە هیچ ڕەنگە ناڕازی نەبێ ڕەنگە دەستیشی تیا بێ لەم بشێوێدا لاوەزکردنی پێگەی هەرێمی کوردستان کاکاوس بەڕای جەنابتان هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە ئەوانیش بە شێوەیەکی یاسایی ینی بە پێی یاسایی نێونەتەوەی کە نیشتەجێی باشووری کوردستانن ئەوان خۆیان چۆن پێناسە ئەکەن و ئەو پێناسەکردنەی ئەوان ئایا پێناسەکردنەکەی ئەوانە کە ڕژیمی ئێران بە هیچ شێوەیەک دەست لەسەر ئەوان هەڵناگرێ یا ئەمەش هەرە گەڕێتەوە بەو پێشینە مێژوویەی کە لەگەڵ کورد هەیەتی و دژنایەتی کە لەگەڵ کورد هەیەتی ئایا ئەمە جیاوازە ئەو هێرشەی کاتە سەرەوان لەگەڵ ئەو هێرشانەی کاتە سەر بۆ ناسەقامگیری باشووری کوردستان یا دوشتی جیاوازن نا من پێم وایە یەک شتە مامۆستا ئەویش ئەوەیە کە جارێ عەرزم کرد پێشتر کە کورد بۆوان فەرق ناکە هەر کوردە لەکوێ بێ هەر کوردە یا دەبێ بکرێتە ئامانج و دەبێ لەژێر فشار دەبێت نەهێڵێ سەقامگیری لە هیچ شار و گوند و شاخ و داخی کوردستان هەبێ پاشان هێزەکانی ڕۆژهەڵات تازە نییە لەوێن ئەگەر حساب بکەی هەر بە پێش هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هێزەکانی باشوور ئەحزابی باشوور ڕۆژهەڵات لە باشوور لە عێراق هەبووە دوای انقلابی شوور لە سەردەمی شەڕی ئێران عێراقیەوە بگرە حتا هەتوتە ئەوڕۆ بنکە و بارگای ئەو حزبانە قانونی
لە چوارچێوەی یاساکانی عێراقدا لەوێ هەبوو و بەتایبەت لەم ساڵانەی دواییشدا کە بەردەوام بۆ پاراستنی هەرێمی کوردستان و عینە حال عێراقیش کە دەوڵەتی مرکزی یا بڵێن کوردستان بەشێکە لە دەوڵەتە ئەحزابی ڕۆژهەڵاتی کوردستان نەبوونەتە هۆکاری ئەوەی کە سنوور ببنە مەیدانی شار یا سنوورەکان ببنە مەیدانی هێرش بۆ سەر دەوڵەتانی دراوسێت بەتایبەت ئێران ئەوە هەمیشە بیانوویەکە باشە خۆ ئەو لەو موقعیەتەدا هیچێک لە ئەحزابی ڕۆژهەڵات حتا ئەگەر لە ژێر گوشاری ڕای گشتی کوردیشدا بێ ئی ئەندام و لایەنگرانی ئەو حیزبانەش بوو بێ بەڵام ئەو حیزبانە حاضر نەبوون لەو موقعیەتەدا ببنە بەشێک لەو شەڕە یا ببنە بەشێک لە نائەمنی سنوور چونکە ئەوان موقعیەتەکە زۆر چاک زانینە بە نەزەری من هەڵوێستی درستیش بوو کە نەدەبا ببنە بەشێک لەو شەڕە بەڵام ئەوان هەر بوونە ئامانج ئێستا شەڕ لە هەموو بەرەکان ڕاوەستاوە بەڵام هێرشەکان لەسەر ئەحزابی ڕۆژهەڵاتی لە کوردی ئاوارەی ڕۆژهەڵاتی کە بەشێکی ئەوانەی کە وەبەردەکەون ماڵ و حالیان تێک دەدرێت ئاوارە بوون لە ئاوارەبووندا ئاوارە بوون جارێک ئاوارە بوون هاتوونەتە ئەو بەر جارێکی لە ماڵەکانیان ئاوارە بوون لە شار و لە گوند و لە دەربەدەریدا دەژین ئێستاش کەس نییە بڵێ باشە ئەوەنە خۆ ئەوە خەڵکی نین لە کوڕەیەکی دیکەوە بەڵێ زۆر سپاسکە کاوز من ئەمویست دوایەوە هەر ئەو باسی ئەوەتان لێ بپرسم کە فەرموتان بەڵێ ئەوانە بە پێی یاسای باشووری کوردستان بە پێی یاسای عێراق و بە پێی زۆر کۆنوانسیۆنی دیکە کە لە مێژە ئەوان لەوێ جێگیرن و ئەوانی پاراستووە یەستێ پرسیار ئەوەیە کە باسی ئەوەشتان کرد لە لوبنان زۆرێک لە دەوڵەتان داواکەنە بێ هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان ڕابگیردێ ئەمە لە حاڵێکایە حیزب الله کە بەشێکە لە هێزێکی لوبنانی بە فەرمی شەڕی ڕاگەیاندووە دژی ئیسرائیل بەڵام بۆ پێش داوا لە ئیسرائیلەکەن کە و شەڕە ڕابگرێ یەستێ پرسیارەکە ئەوەیە ئێمە بینەوە سەر باشووری کوردستان و هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چی ئەبێ ئەوان بپارێزێ ئەگەر ئەمە بەردەوام بێت چون دۆخەکە دۆخێکی بە تایبەت بۆ بەشی پەنابەرانەوەی کە پێشمەرگەیە جیاوازە بۆ بەشی پەنابەران بەڕاستی هەستیارە وەک خۆتان فەرموتان ئێمە بەشێک لەوانی کە لەم ڕۆژانەدا شەهید بوون لە ناو کەمپەکانە بوون یەکیانەوە لە سوورداش بوو کە دەنگدانەوەیەکی زۆری تری وەبان جێژنیکان بوون ئەمانە چ بوونەوە سەری ماڵەکانی ئەمدەن و بەردرۆن کەوتن یعنی بەشیە بە هەموو یاساکانی کە لەوێ حاکمە ئەوانیان ڕەچاو کردووە یەستێ داهاتووەکە زیاتر ینی ناخۆش ئەکات ینی کە ئەوەی لە دوا ڕۆژە ئاخۆمە بێت چی ڕووبدا بۆمانە بە بڕوای ئێوە چییە بێمانە پارێز یا چێ لەسەریان بێت جواب تەماشاو کەسان ئەوە ئێستا دابنێ شەڕە باش بەڵێ ئێران دەڵێ من شەڕەکە واسع دەکەم بەڵام خۆ ساڵی 2018 شەڕێک لە ئارادا نەبوو ئەو موشکباران یەکەمین موشکبارانی جمهوری ئیسلامی بە موشکی دووربرد یا بڵێم درێژ ماودا ئەوەلینجا ساڵی 2018 کرایە سەر کەمپ و بارەکەکانی ئەحزابی ڕۆژهەڵاتی کەمپی مشخص کەمپی ئازادی و قەڵا و خەلای کوێ و ئەوانە دواتر لە شۆڕش سەردەمی شۆڕشی ژینەدا و شۆڕش لە شەڕ و شۆڕش لە باشوور نەبوو شۆڕش لە ناوخۆ بوو لە شارەکانی ئێران بوو لە کوردستانەوە دەستی پێکرد کێشاوە تاران و ئەوەنە بەڵام دیسان عینە شت هێرش کرا کۆمەڵێک خەڵک مناڵ نزیکی دایکیدا شەهید بوو کەس ناوەتە دەنگ مەدرسە چاوەڵێن کە مەدرسە یا قوتابخانەیەک بڵێن کە پەرچەمی دوو دەستەکەی سازمانی میلەلی لەسەر بوو ئازادیکرای ئامانج بەڵام نەهاتنە دەنگ هەر پەرچەمەکان لەوێ بوو ئێستاش کە ئێستاە ئەو پەنابەرانە زۆرینەی ئەو کە خەڵکەی لە کەمپەکانە پەنابەری سازمانی میلەلن سەر بە UNHCR کارتی UNHCR-یان هەیە بەڵام لێ نابێتە ساحب دەوڵەتی خانەخوێ کە ئەو دەوڵەتە ئیجازەی داوە دەوڵەتی عێراقە و بە هەرێمی کوردستانیشەوە ئەوە لە چوارچێوەی یاساکانی ئەواندا لەوێن کە لە هەموو دنیا پەنابەر وەکو من ئێستا لە دانمارک دەپارێزێ لەژێر یاساکانی دانمارک دەبێ بم پارێزێ ئەینە ئەوانیش پەنابەرن لە عێراق و عێراق دەبێ پارێزێ بەڵام
عێراق نەک ناپارێزێ دەگەڵ دەوڵەتی ئێران کە مخالفی ئەو پەنابەرانە دژی ئەو پەنابەرانە پەیمانی سەرکوت دەبەستێ لە بە هەمبەر هێرشەکاندا بێدەنگە و هێرش لە خودی ناو دەوڵەتی عێراقیشدا دەکرێنە سەر ئەو کەمپانە بەشێکی ئەو هێرشانە خودی لە ناو دەوڵەتی عێراقوە دەکرێت لە ڕابردوو چ لە ئێستا کاکاوزجانابێت دیارە ماوەیەکی زۆر تێکۆشانتان کردووە بۆ دەستەبەربوونی مافەکانی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێستێش بە جۆرێک هەروەها چالاکن و ڕوخسارێکی ناسراون بۆ پێش ئەزمونێکی زۆرتان هەیە ئێستی ئەوەی بە بڕوای ئێوە هەرێمی کوردستان کە پەیوەندێکی باشیشی بەڕواڵەت لەگەڵ حکوومەت و بەرپرسانی ئێران هەیە ئەوان ئەتوانن بە زمانی دیپلۆماسی بە قەناعەتیان بگەێنن کە دەست لەو هێرشانە هەڵبگرن چەندە کۆماری ئیسلامی باوەڕی ئەسڵەن بە دیپلۆماسیە بە بڕواییەوە کۆماری ئیسلامی لەگەڵ دنیا هەر باوەڕی بە دیپلۆماسی نییە دیپلۆماسی کۆماری ئیسلامیش لەگەڵ کوردیش کە دیالۆگ و دیپلۆماسیەکە جنایەتی ڤیەنە کە دکتۆر قاسملو چوو بۆ ئاشتی بە جەنازە ئادە دەرێت ئەوە پاشان تۆ دقت کە مامۆستا لە هەموو دنیا لە وڵاتانە هەر لە وڵاتەی کە من لێ دەژین کۆماری ئیسلامی سفارەتی هەیە کۆنسۆلی هەیە سفارەت بۆ کاری دیپلۆماسیە کۆنسۆلگەری بۆ کاری مەدەنیەت لە هەموو دنیا لە سلێمانی و لە هەولێر کۆنسۆلی کۆماری ئیسلامی هەیە کۆنسۆل لەوێ نەک هەرەشە بەیاننامەی هەرەشە ئامێز پرێس کۆنفرانسی هەرەشە ئامێز لە بەنسبەت بزوتنەوەی ڕۆژهەڵاتی کوردستان پێک دێنێ و هەرەشە دەکا و گۆڕەشە دەکا بگێرە هەرەشە لە هەرێمی کوردستان دەکا چەند ڕۆژی ڕابردوو دیتمان ئەوە دیپلۆماسی جمهوری ئیسلامیە کە ئەوەن کۆنسۆل نە دیپلۆماتە دیپلۆماسی ناکە ئەو لە دیپلۆماسیش دەرباز بووە دێت کۆنسۆلێک وەکو فەرماندەیەکی نظامی سپای پاسداران یەک دەکاتە تروریست دەکاتە تەجزیە تەڵاب دەکاتە نازانم عاملی ئیسرائیل دەکات و عینە حال هەرەشە لە خودی ئەو ناوچەیە و ئەو حکوومەتە دەکات کە لەوێ کۆنسۆلە ئەین لە چوارچێوەی ئەو وڵاتەدا بۆیە جمهوری ئیسلامی هەر وەکو نیشانی دەوە نەک لەگەڵ دنیا لەگەڵ کورد کە هەرگیز دیپلۆماسی ناکە هەرگیز دیالۆگ ناکە دیالۆگ و کۆماری ئیسلامی خۆیان دەڵێن یعنی خۆیان دەڵێن دیالۆگی ئەوان فشارە دیالۆگی ئەوان کوشتنە بۆیە من پێم وایە دیالۆگ لەگەڵ جمهوری ئیسلامی ئەوەتە دنیا دەبینێتی ئەوە هەسبەینش بەقاو دیالۆگەکە کۆماری ئیسلامی ئەهلی دیالۆگ و دانوستان و ئەوانە نییە ئەهلی فشارە ئەهلی سیستمێکی کە دنیا پێی دەڵێ تروریستی سیستمێکی تروریستیە دفاع لە کێ دەکە دفاع لە حزب الله دەکە کراوێکی تروریستیە دفاع لە حوسیە چەکدارەکانی حوسی دەکە دفاع لە گروپە چەکدارە بەقاول یاخیەکانی عێراق دەکە ئەوەنە معلومە چن ئەویش دەوڵەتێکە لە شاوشێوەی ئەوەن کە ئەوە بوو ئەوانەش دیپلۆماسی دەکەنە ئامانج لە ساڵانێکی زووە مەگە حزب الله چەند شوێنی دیپلۆماسی کردە ئامانج یا حوسیەکان دەچن بنکەی ڕێکخراوی نەتەوەیەکی تۆکان تاڵان دەکەن ئەوانەی کە لە گروپەکانی عێراقن دەچندە هەرچی شوێنی کە پێ دەستیان پێڕابگا هێرشی بۆ دەکەن معنای ئەوەیە کە ئەو ڕێژیمە ماکەی تیرۆریزمەوە دژی دیپلۆماسی دژی دیالۆگ و دانوستاندنە بەڵێ ئەمە وەکو ئاماژەتان پێکرد ئەو دەسەڵاتی ئێران بۆ خۆی ینی هیچ کە هاوپەیمانی چەند لایەنێکی وەکو حوسیەکان و حیزب الله و ئەم جۆرە لایەنانەیە یا و گروپانی کە لە عێراقدان کە لە دنیای نێونەتەوەیدا بەگشتی بە تایبەت لە ئەوروپا ئەمریکا بە تیرۆریزم ناساندراون بۆ خۆشی ئەو بەشەی کە باسکی دەسەڵات و نظامی ئەم حکوومەتەیە سپای پاسداران بۆ خۆشی هیچ لەلایەن ئەمریکاوە تەنانەت لە لای یەکێتی ئوروپاشەوە بە ڕێکخراوێکی تێروریستی ناسراوە جا سەیر لەوەدا سەر ڕای ئەمانە بۆ خۆی بە هێزێکی وەک هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان پیانەڵێ گروپی تۆریستی لە حاڵەکە داوای ئەوانە لەسەر بنەمایەکی دیموکراتیک و بە پێی هەلومەرجی ئەمڕۆی سەردەمی داواکاریەکانی مافی مرۆڤ ینی نووسراوەتەوە و بانگەوازی بووە کەنجامە بۆ خۆی
جێی داخە. بەڵام ئێستا یەک پرسیار لێرە دێتە ئاراوە، ئێمە ڕەنگە وەکو ئەو لێدوانانەی کە سەرکۆماری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باسیەکە، هەر ئانێک ئەگەری ئەوە هەیە کە ڕێکەوتنێک بکرێت. پێشەی ڕێکەوتن کراوە لە بینی مەسەلەن دەوڵەتی سەڵتانەتی پەهلەویدا کەەوە ئێمەی بینین، وەکو پەیمانی قەسری شیرین کراوە پەیوەندی بە کوردەوە بووە، پەیمانی ئەلجەزایی کراوە بە هەمان شێوە کە لە زۆربەی ئەوانەدا بە زیانی کورد شکاوەتەوە. بەڵام کێشە لەوەدا بووە جیاوازیەکە لە چیدا بووە؟ لە بینی دوو وڵاتدا بووە کە هەردووکیان هەرێکی بەشێک بوون لە ململانیەکان کە لەودا کوردی تێدا بۆ وەکو عێراق و ئێران. بەڵام ئێستەوەی کە ئێمەی بینین ئیسرائیل و ئەمریکا جیاواز ئەوان بۆ خۆیان یعنی کورد لە ناو ئەو بازنەی ئەوانیا لە بەرەی ئەوانە جێگیر نەبووە تا ئەمە بڵین هەمان چارەنووس ڕووبەڕوویە بێتەوە. بەڵام کاکاوەز بە بڕوای ئێوە ئەگەر ئاگربەستێکی درێژخان بێتە ئاراوە و سەقامگیری یا بە جۆرێک ڕێکەوتنێک لە نێوان ئەو دوو وڵاتە و ئێران بکرێ، بە بڕوای ئێوە چارەنووسی کورد چی لێ بەسەر دێ بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان و تەنانەت ئەو ساختاری کە لە باشووریشەیە بەهێزترێ بێ یا لاوازتر؟ وڵی ئینسان نابێ ڕاشبین بێ، بەمێشە هەر گەشبین بێ. بەڵام ئەوەی کە ئێستا دیارە من پێم وایە ئەگەر ئەوە بووی بچین باشووری کوردستان وەک ناوچەیەکی کوردستان یا بەشێکی کوردستان کە بە جۆرێک ئاعتراف پێکراوە دەسەڵاتێکی هەیە شەرعیەتێکی هەیە، ئەم پێم وایە یعنی لە ئاستێکی زۆر بەرزدا دیپلۆماسی دەکا، پەیوەندی هەیە، خوێندنەوەی بۆ ناوچە هەیە، بەشداری بەقەول وەزعیەتی ناوچەیە. هەر ئەوەی کە دوێنێ و پێرێ دیتمە مەسەلەن لە ئانتالیای تورکیا سەرۆکی هەرێم بەشداری کۆربەندێکی وایە یا لە مەسەلا کۆربەندی داوۆسە یا ئەوانەی مونیخە فلانە. ئەوانە هەمساڕای هەمووی ئەوانەش کە دەبینین لە موقعیەتەدا لەگەڵ ئەوەی کە مەسەلەن ئەمریکا هات بە شێوەیەک هەولێری پاراست لە هەندێک واردا لە باری هەواییدا، بەڵام ئەوەی کە فەرمووت دەقیقەن ئەوەیە کورد لەکوێ قەرار دەگرێت. هەتا ئێستاش هەر دوو مانگلەوە پێش بوو دیتمان وەزعیەتی ڕۆژاوای کوردستان گەیشتە کوێ حالیدا کوردی ڕۆژاوا ئەو هەموو فیداکاریان کرد بوو، بەڵام بەتەنێت بەجێمان بۆ ماوەیەکی درێژ بەتەنێت بەجێمان هەتا دووبارە بە جۆرێک گەڕانەوە پشتیوانیان. بۆیە ئێستا تەنیا ڕێگای کورد من ئاوا دەڵم تەنیا ڕێگا بۆ کورد و تەنیا هۆکار کە بتوانێت موجودیەتی کورد بپارێزێ یەکگرتووی کوردە. یەکگرتووی لە ڕۆژهەڵات بە خۆشحالیەوە ئێستا وەزعیەت باشترە. باشووری کوردستان سەرڕای ئەو هەموو مەیدانێکی هەیە بەداخەوە نایەکگرتوویە، بەداخەوە نایەکگرتوویە. ڕۆژاوا کە ئەوە وەزعیەتی دەبینن باکوور هەروە. بۆیە کورد پێویستی بە یەکگرتووی هەیە. ئەگەر ئەو یەکگرتوویەی کە بۆ ماوەیەکی بەداخەوە کوردیش بوو لە جەریانی هێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستاندا، ئەگەر ئەو یەکگرتوویە ئەو ڕوحینەتەوەیە ئەو بە پێوەڕاوەستانەی کورد درێژەی ببایە ڕەنگ بێ ئێستا ئەم وەزعیەتە بەسەر کوردی ڕۆژهەڵات نەهاتما لە باشووری کوردستان. بەداخەوە مەدەبێ بڵێن بەداخەوە ئێستا دەبینین من نامەوێشتی قەول نەگەتیو بڵێم، بەڵام ئەو وەزعیەتە ئێستا بەسەر کوردی ڕۆژهەڵات هاتووە ئەو ئاوارەکانی کوردی ڕۆژهەڵات لە باشووری کوردستان مناڵێن بەشێکی زۆری ئیدارە ئەحزاب خەڵک ڕۆشنبیران هاوسۆزن هاوکارن، بەڵام بەشێکی دیکە ئەوە نییە، بەشێکی دیکە بە پێچەوانەکەیەکی ئەوە نیشانەوە کە یەکگرتووی نییە، کە یەکگرتووش نەبوو دەستی هەموو کەس دەتوانێت بچێتە ناو بەقەول دەڵێن ناو گەروی ئێمە. تەنیا عەرزم کردی تەنیا هۆکاری ئەوەی کە ئێمە بتوانین بەخۆمە بپارێزن یەکگرتووی ئێمەیە. بەڵێ دیارە باستان لەوە کرد بە جێی خۆشحاڵی شەکەیەتێت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو هاوپەیمانیە دروست بووە، هەموو هێزەکانی لە خۆیدا کۆ کردوێتەوە، ئەوەش هیوا و ئومێدێکی زۆرتری خستۆتە ناو خەڵکی ئەو بەشەی نیشتمان. کاکاوس هەروەک بۆ خۆتان دیتان لە میانەی ئەم دویانەدا بەداخەوە لە ئەنجامی هێرشەکانی
کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر باشووری کوردستان چەند کەس لە ڕۆڵم بە نرخەکانی نیشتمانی ئەمە گیانیان کردە قوربانی و شەهید بوون و ئەمە وای کرد کە بە دوایدا چەند ڕاگەیەندرا و بەیان و یا مەسەلەن ڕاگەیەندراوی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەمانە بڵاو ببێتەوە بە تایبەت ئەوەی کە لە ئاخرین دانیاندا یا لە نوێترینیاندا ئەوەی سێ شەهیدی حەتکای لێکەوتەوە ڕاگەیەندراوەکە جەنابی شت بۆ ئەو لایەنە سیاسیە باشتر ڕەنگە بڕوانی و لەگەڵ ئاشناتربی تۆزێک جیاوازتر بوو لەگەڵ ئەوانەی ڕابردوو یا لەگەڵ ئەوانی دیکە و چەند خاڵی تێدا بوو کە تۆزێک زەق کرابوونەوە کە دواتریژەوە بوو لەگەڵ بەرپرسی هەمان لایانی هێزی پێشمەرگەی کوردستان قسەیان کرد وا بزانم لەگەڵ دەنگی ئەمریکا بوو ئەویش لێدوانەکەی جیاوازتر بوو و بڕێک هیوا و هومێدی تیا بوو بەڵام لەگەڵ هەر هیوا و هومێدێکیش کە تۆ بینی بەرامبەرەکەت دەسەڵاتێکە وەکو باسمان کرد باوەڕی بە هیچ پرەنسیپێکی ئەخلاقی و ئینسانی نییە لەگەڵەوەی کە ئێمە هیوا و هومێدمان بەم جۆرە لێدوانانە هەیە ترس و دڵە ڕاوکێشمان هەیە لەوەی کە باشترین ڕۆڵەکانی خۆمان لە دەست بدەین ئێوە پێتان وایە ئەم لێدوانانە بەم شێوەیە ئایا شتێکی باش و بەسە یا ئەبێ دووبارە ئەسەنیەوە چۆنیا ڕوانن ئایا ڕاگەیەندەکان بەم جۆرە تەواوە یا ئەبێ ئەوانیش بە جۆرێک وەک بە قەولی فارسیەڵێ ئەبێ مقابلە بە میسل بکرێتەوە بە جۆرێک دوو شتکەیە یان دەبێ لە موقعیەتی ئەوەدا یان دەبێ مەزلوم نمایی بکەیت تافریاتکەون یان ئەگەر تەرەفەکەت زمانێکی تر هەبێت دەبێت بەو زمانە قسەی لەگەڵ بکەیت ساڵی 91 لە ئەسەر مەزلومیەتی کۆڕەوی کورد مەداری 36 دەرەجە دروست دنیا کەسانێک ڕێبەرانێکی وەکو میتران و وەکو خەڵکانی تر فەریادکەوتن ئەو شتیان کرد بەڵام جمهوری ئیسلامی ئەوە نازانێ بەزایی بە منداڵدا نایە مەسەلەن تەماشا بکە دێت لە هەولێر بازرگانێک دەکاتە ئامانج مناڵی 1-2 ساڵەی دەکاتە ئامانج ئامادە نییە داوای لێبوردن بکە ئامادە نییە کەوا بوو ئەو بەشێ ئەوەلێ بەشی مەزلومنماییەکەی نایخوا چونکی نە دژمن دەزانێ نە بەداخەوە ڕێکخراوە نێونەتەوەیەکان ئەو پڕەکەی دەڵێن ئێمە نیگەرانین کو هەموو کەسان نیگەرانە کە ئەگەر شەڕێک لە خاوەنمیانە دروست بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بێ لە ئەمریکای لاتینیش وڵاتێکی بچووکیش هەر نیگەرانێک لە شەڕ چونکە ئەویش بە جۆرێک مەنفعەتە ئەوە جوابی ئەوەنە دەمێنێتەوە ئەوەی کە لە بەیاننامەکەدا من ئەو دەمیش هەر لە دنیای مەجازی نووسین ئێمە دەبێت بیر لەوە بکەینەوە کە ئەگەر تۆ ئامادەی ئەو سنوورشکاندنە بکەیت ئەو مقاول بڵێن زۆڵمە بکەین منیش هەم من بەشی ئەوەندە هەم کە بتوانم مقابلە بە مثل دەکات بکەم مادام تۆ ئەو زمانە حالی دەبی منیش ئەو زمانە قسە دەکەم مادام تۆ هیچ معیارێکی نێونەتەوەیی ناپارێزی منیش دەتوانم نەپارێزم مادام ئەوەی کە من خانەخۆی منە ئەوەی کە من میوانی ئەوم لەژێر قانونی ئەودا هەموو قانونێک ڕعایەت دەکەم هەموو نازمێک ڕعایەت دەکەم بەڵام حاضر نییە و ناتوانێ و نایەوێ بمپارێزێ کە مەبەستم دەوڵەتی عێراقا منیش نایپارێزم و بۆیەشە ئەوەی کە کوترا ئێمە دەتوانین ئێمەش بەرگری ڕاوا بکەیت من ئارزوو دەکەم کە ئێمەش بەرگری ڕاوا بکەیت بەڵێ دەستەواژەیەکی جوانە بەڵێ بەرگری ڕاوا بکەین وەختایەکی مناڵی تۆ لە مناڵی من چاوەڕەشتن نییە گەنجی تۆ لە گەنجی من چاوەڕەشتن نییە خوێنی تۆ لە خوێنی من سوورتە نییە من وەختایەکی دێمە شەڕ لەگەڵ تۆ لە شەڕ دەکەم با یەک نە سەدم لێ بکوژێ ئەوە شەڕ دەکەم بەڵام وەختایەکی بە 100 کیلومتر دوور تۆ بە شکلی ترۆر دەی ترۆرم دەکەی بە موشک ترۆرم دەکەی بە درۆن ترۆرم دەکەی کە من نە دەوڵەتم نە سیستمی زدە هەواییم هەیە نە موشکی دووربردم هەیە کە بکەمە ئامان تۆ دەیدەم کولی کێوا بوو دەبێ منیش بەڵێ بەقەڵ مافی بەرگیری ڕەوا بۆ خۆم بەکردەوە بە قسە ناهە بە قسە من دەبێ هەمیشە
شتێک دەرببڕی بۆچوونێک دەرببڕی یا بڕیارێک بدەیت کە بۆ تۆ کردەی بێ و من پێم وایە کورد بەشی ئەوەندەی هەیە کردەی بێ خو ئێمەی کوردی ڕۆژهەڵات تەنیا ئەو کوردانە نین کە لە باشوور هەن ئێمە بەخۆشیەوە خەڵکێکمان هەیە کە لە ڕۆژهەڵات باسی هەر لە مێژوودا هەر باسی فیداکاری خەڵکی ڤێتنامیان کرد ئێمە لە کتێبەکاندا هەر فیداکاری خەڵکی ڤێتناممان خوێندەوە بەڵام کوردی ڕۆژهەڵات 100 قات لەوانە فیداکارە کوردی ڕۆژ ئەگەر ئێمە حاضر بین دەبێت ئەو مقابل بمسلە بکەین بۆی دژمن بزانێت کە بەوە کوشتنی مناڵی خەڵک هەرەوە حاسان نییە کاکاوز ئەم ڕۆژانە لەلایەن بڕێک لایەن و تەنانەت بڕێ کاری ینی چالاکی هەیە لە ئاراداکان بە تایبەت ئەوەی کاگەڕێتەوە بوانێکی خۆیان لە ڕێکخراوی هەرە توندە چەپەکان دامێننەوە بە دروشمی نابۆ شەڕ چنوان پێیان وایە کاو شەڕێکی هێستی لە ئێراندا لە ئارادا بێتەوەی کوژرانی مناڵ کەەوە باز لە مەدرسەیەگەکەن دووبارە مناڵ کوژراوە یا باز لە زۆر شتی دیکەکەن کە زۆر کارگە و کارخانەوەمانە هێستێ کار ناکەن بەڵام ئێمە لە حاڵەکە بینین ئەم پێشەوەی ئەم شەڕەش ببێ ئێمە دیومانە بەردەوام خەڵک لە سێدارە دراوە خەڵک گیراوە و لە هەمووی مهمتر لە خۆ پێشاندانی مەدەنیشدا نە ئیسرائیل لە ئارادا بۆ نە ئەمریکا ئێمە لە دوومانگی ڕابردوودا دیومانە کاماری چەندیان هەزار نەفەری هەیە بەدەستی ئەم دەسەڵاتەوە کوژراون کەواتە ئێمە تا بینین تاکنێ دەسەڵاتە لەسەر کار بێت بە بڕوای من ئەم کوشت و کوشتارە بە هیچ شتێکەوە ناوێستێت ئێستێ بە بڕوای ئێوە ئەگەر ئێستێ بڵین شەڕتەوە بێت شەڕ کۆتایی بێت گفتمان و وتاری ئەم کەسانە بێتە ئاراوە و جێ بگرێ بڵێن ڕابگەیەندرێم شۆ بڵێ شەڕ کۆتایی هاتووتەوە بوو کێ بەرەندەیە لایەنی ئێران یا لایەنی ئەمریکا و ئیسرائیل بە بڕواییەوە پێ بەشی ئەوەی پرسیارەکە کە چەپەکان کاتی خۆی چەپەکان قبلەی چەپەکان سۆڤیەت بوو سۆڤیەت هەر ڕۆژێ هێرشی وڵاتێکی دەکرد لە پراگەوە بگرە لە چێکۆسلاواکی تا ئەفغانستان تا وڵاتانی دیکە بەردەوام سەری لە شەڕدا بوو بەڵام چەپەکانی خاوەرمیانە بەگشتی و ئێران بە تایبەتی هەردایان کوت ئێمە دژی شەڕی بەڵام نەک بە دژی شەڕی ئەوان بە دژی شەڕی دیکە بوو ئێستاش بە هەمان شێوەیە مەسەلەن ئایا ئەگەر شەڕێک من تۆش دژی شەڕی بەڵام ئایا ئەو شەڕە کێ دەستی پێ کردووە کارمە بە دەوڵەتان نییە دەوڵەتان بخۆیان شەڕی دەکە ئەوە شتێکی دێت بەڵام ئایا ئەوەی کرد کۆماری ئیسلامی نزیک بە 50 ساڵە لە ئێران دەیکا ئەوە شەڕ نییە لەگەڵ خەڵک هەر ئێستا ئەوە شەڕ نییە لەگەڵ خەڵک لە سەری ساڵی زاینی ئەوە دەچێت بۆ 4 مانگ ئینترنێتی خەڵکی قەتع کردووە بەشێک بۆ خۆیان ئامار حوتەی ڕابردوو بەشی ئاماریان ڕایگەیان کە 10 ملیۆن خەڵکی ئێران نانیان لەسەر ئینترنێتە ئەوە شەڕ نییە ئەو هەموو ئێدامانە شەڕ نییە برسیکردن شەڕ نییە ناوی ئەو خەڵکی ئێران ئێستا وەختێک تۆ ئەگەر لە وڵاتێک دەڵێ من ئێرانیم بە چاوێک تەماشا دەکەم بڵێ ئەوە تروریست نەبێ ئەوە شەڕ نییە بۆیە ئەوانە کار دەڵێن ئەوەنە هەر یعنی بۆ ئەوەی کە بڵێن هەن تەنا مەسەلەن لە هەر لەسەر ئەو چەپانە بۆ زمانی خۆی حیزبی وەها بوو بەڵێ بە خۆمێنی دەکوت پەدەر خۆمێنی هەموو جێژنێکی ئاینی دەچوون باشدار دەبوون کۆمونیست بوون مارکسیست بوون بەڵام ئاخری هەر ئەوانیان هەموو یەک بە یەک ئێدام کرد بەردە تەلەڤیزیۆن ڕسوایی کردن ئێدامی کردن ئەوە بۆ دەستیان وەرنەگرتووە باشە بەڵێ بەشی دووهەمی پرسیارەکە دەبیرم بەشی دووهەمی پرسیارەکە ئێستا شەڕتەوە بێت چێ بەرەندەیە بەڵێ هەر کەس بۆ خۆی بەرەندەبوون لە زاویەی خۆیەوە جارێ لە هەر پێم وایە لە فەرهەنگی ئیسلامی سیاسیدا شتێک بە ناوی شکەست نییە هەمیشە پیرۆزە ئەگەر هەر چەندە لێ بدرێ هەر پیرۆزە هەرچی بدۆڕێنێ هەر پیرۆزە چون ئەوە لەباری ئیدۆلۆژیوە هەر پیرۆزە بەڵام پیرۆزی سەرکەوتنی شەڕەکە بە چه معنایەک کۆماری ئیسلامی ئێستا ڕێبەری کوژراوە ڕێبەر و ئیدۆلۆکی کوژراوە سەدام فەرماندەری بە ئەزمموی کوژراوە وڵات وێران بووە
پردی وێران بووە، مەدرسەی وێران بووە، زانکۆی وێران بووە، بەشە زانستی و علمیەکانی وێران بوون، مەراکزی دەرمان و پێترۆشیمی و نازان ئابوووریەکەی وێران بووە. بەڵام دەڵێ من سەرکەوتنی ئەو چۆن سەرکەوتن تعریف دەکات؟ سەرکەوتن لای کۆماری ئیسلامی تەنیا ئەوەیە کە بمێنێ. بۆ ئەوە لێرە لە پەرانتێزێک دەبێن باس بکەم، کۆماری ئیسلامی ئێستا حالیان وەکو دەوڵەت نەماوە، تەنیا وەکو سپای پاسداران میلیشیایەک ماوە، چی هەر ئەوەندە، هەر ئەوەی کە لە میلیشیایەک لە یەمەن بەشێکی یەمەن حاکمیت دەکا، میلیشیایەک لە جنوبی لوبنان حاکمیت دەکا، ئەوەنە بەو شێوەیە حاکمیت دەکەن. ئێستا شتێک بە ناوی موسسات، بە ناوی دەوڵات، بە ناوی حاکمیەتی سیڤیل لە ئارەدا نییە، سپای پاسدارانە، هێزێکی میلیشیای لە نیوەی دنیا بە تەرۆریستی دەناسێنن. ئەوەنە لە نەزەر ئەوانە سەرکەوتن ینی تەنیا مانەوە وەکو دەسەڵات. بەڵام دێتەوە لای ئەمریکا، ئەوانش معیاری خۆیان هەنە، بەتایبەت ئەمریکای ئێستا معیاری خۆی ئەوش پێ وایە ئەگەر مەسەلەن هەندێک امتیازاتی ئابووری دەست کرد، هەندێک بەقاڵ بڵێن هێژمونی خۆی لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستە سەلمان بۆ ئەوەی کە لە ڕەقیبەکانی بباتەوە سەرکەوتن لای ئەوە. بەڵام لە هەر حاڵدام پێم وایە بە نەزەری من کۆماری ئیسلامی کە ئێستا عەزم کرد بۆتە تەنیا لە باتی دەوڵەت و موسسات هێزێکی میلیشیاییە حاکمیت دەکا، بە نەزەری من دۆڕاوی شەڕەکە حتا ئەگەر بشمێنێ دۆڕاوی شەڕەکەیە. بەڵێ زۆر سپاس کاکەوز. ئەوەی کە ئێوە باستان کرد تایبەت بوو بەو لایەنانەی کە ئەو دروشمە هەڵەدەن کە ناو بۆ شەڕ، بەڵێ ئێمە ژەڵین ناو بۆ شەڕ، بەڵام تا ئەم دەسەڵاتە لە سەرکار بێ شەڕ هەر هەیە و هەر ئەمێنێ و هەر دەبێت، کەواتە ئەبێ بزانن نابۆ چێ بۆەوەی ئەم شەڕە کۆتایی بێ. کاکەوز گیان زۆر سپاس، لەوە زیاتر کات مەودامان نادا لە خزمەتانە بین. زۆر کەڵکمان لێتان وەرگرت و ڕێز و سپاس، هیواداری نەبەرنامەکانی داهاتووتە زیاتر بتوانین لە ئەزمون و لە تێڕوانینەکانتان کەڵک وەربگرین. زۆر زۆر سپاس، ڕێز و حرمەت بۆ ئێوە و سپاس بۆ ئێوەش کە فرسەتەتان بۆ هات هەر ڕەخساندم بەشدار بم، سپاسان دەکەم. تکایە بەڵێ بینەرانی بەرنامەی خۆمانە بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەشمان و هەتا دیدارێکی دیکە و کاتێکی دیکە ماڵاوە و هیوادارین هەردەم لەسەر خێر و خۆشیدا بمێنین.